ئافشاری ڕانیان ڕێکخراوێکی مەدەنی دیدارێکی تایبەت با گفتوگۆ لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم لە ژێرناوی پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێم لە نێوان سیستەمی پەرلەمانی و سەرۆکایەتیدا ساز کرد. دیدارەکە بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکانی تێدا بەشدار بوون. ئەنجامدانی سێمین دیداری ڕێکخراوی سەرای چەساوەکانی نیشتیمان لە ژێر ناونیشانی پرۆژە یاسای سەرۆکایەتی لە نێوان سیستەمی پەرلەمانی و سیستەمی سەرۆکایەتی بۆ بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان وەکو ساڵانە کە ئێمە ئەم زنجیرە دیدارانە ئەنجام دەدەین. ئاماج لەم پرۆژەیە و دیاریکردنی ئەم ناونیشانە قسەکردن و لەسەر پرۆژە یاسای سەرۆکایەتی لە نێوان سیستەمی پەرلەمانی و سیستەمی سەرۆکایەتی ئەوەی کە هەیە بەتایبەتی لە ڕابردوودا کە سەرۆکی هەرێم لە 2009 لە ناو خەڵک هەڵبژێردراوە و ئێستاش کە بەپێی ئەو پرۆژێکی ئێستا هەیە لە ناو پەرلەمان هەڵبژێردرێت. ئاڵگۆڕکردنی ئەم دوو پرۆژەیە ئایا هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمان سیستەمەکە دەبێتە سیستەمی تاوا پەرلەمانی یاخود سیستەمەکە سەرۆکایەتی. ئەمە گفتوگۆی ئامادەبووان بوو کە بەشێک لە ئەندامی لیژنەی قانونی لە پەرلەمانی کوردستان ئامادەی ئەم گفتوگۆیە بوون. هەر لەو گفتوگۆیەدا ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمان لە فراکسیۆنی کۆمەڵ بەشدار بوو لە لێدوانێکدا بۆ پێیان ڕایگەیان ئەوان دەنگیان بە یاسای سەرۆکایەتی هەرێم نەداوە هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە فراکسیۆنی کۆمەڵ پێشنیازی یاسایی داوەتە سەرۆکایەتی پەرلەمان بە جۆرێک سیستەمەکە بکرێتە پەرلەمانی و دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم کەم بکرێتەوە، بەڵام ئەو پێشنیازە وەرنەگیرەوە و لە ناو هۆڵی پەرلەمان نەخراوەتە بەرنامەی کارەوە. دانیشتنی پەرلەمان کە خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازی یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی کرا دەنگمان پێ نەدا و هەروەها لە ناو لیژنەی یاساییش نەواژومان لەسەر راپۆرتەکەکردنە دەنگمان پێدا و هەروەها بۆ دانیشتنی دووەمی لیژنەی یاساییش لە نووسینەوەی پرۆژەکە نە دەنگمان پێدا و نەواژوشمان کرد. ئەمە لەبەرچی لەبەرەوەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یەکەم پێشنیازی یاسای هەبوو کە سیستەم بێتە سیستەمی سەرۆکایەتی پەرلەمانی و هەروەها دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم بکرێتەوە، بەڵام ئەوە پێی وەرنەگیرا و هەروەها بگرە پێشنیازەکەشمان وەرنەگیرا و نەخرا ناو لیژنەی یاسایی بۆ ئەوەی راپۆرتی لەسەر بنووسرێ و لە ناو هۆڵی پەرلەمان خوێندنەوەی بوو. لای خۆیەوە پەرلەمانتارێکی فراکسیۆنی یەکێتی جەخت دەکاتەوە لەگەڵ ئەوەدان سیستەمی سیاسی هەرێم هاوشێوەی عێراق بێ کە سیستەمی پەرلەمانیە. چاودێرێکی سیاسیش دەڵێت لە ڕابردوودا بۆمان دەرکەوت دامەزراوی سەرۆکایەتی هەرێم بۆ شەخص دروستکراوە، بۆیە هیچ کاریگەریەکی لە سەردۆخی سیاسی و ئابووری هەرێم نەبووە. بحکومی ئەمە لە چوارچەوەی دەوڵەتی عێراقژی سیستەمی حکومڕانی لە عێراق پەرلەمانیە، بۆی پێمان وایە ئەم دامەزراوەی ئەبێ دەسەڵاتەکان و بەند و یاساکانی بە شێوەیەکدا بڕێژرێ کە ناکۆکنێک بێ لەگەڵ سیستەمێکی پەرلەمانی، بەڵکو هاوشێوەی دەوڵەتی عێراق بێ کە سیستەمێکی پەرلەمانی بێ. بۆی ئێمە جەخت لەسەر سیستەمی پەرلەمانی ئەقینەوە لە هەرێمی کوردستان. دامەزراوی سەرۆکایەتی هەرێم سڕ کرا و دەسەڵاتەکانی دابەشکرا بەسەر هەیئاتە تەنفیزی و تەشریعی و قەزاییەکان. بۆمان ڕوون بۆکەوە بەڕاستی ئەو دامەزراوەیە دەتوانین بڵێن دامەزراوەیەک بوو تەنها بۆ کەسێک دانراوە، بۆیە ڕنگدانەوەی لە واقعی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی ئەو تۆی نەبوو. ئێستاش سیر دەکەین ئەو دامەزراوە وجودی هەبیان نەبێ وای لاتۆکەوە هەمان دەستکەوتی هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان، دەتوانین بڵێن هیچ دەستکەوتێکی ڕاستەقینەی بۆ خەڵکی کوردستان. یاسای سەرۆکایەتی هەرێم هاوشێوەی دامەزراوی سەرۆکایەتی بەردەوام جێگای مشتومڕ بووە. ئەمە لەوەوە سەرچاوە دەگرێت کە حیزبێکی دەسەڵاتداری هەرێم هەمیشە ویستویەتی دامەزراوەکە و پۆستی سەرۆکی هەرێمیش بە خواستی خۆی دابتاشێت. تەنانەت بەو چاوە تەماشای دامەزراوە یاسایی کردووە وەک ئەوەی دیوەخان و یاخود بارگایەکی حیزبی بێت. ڕێنە زەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.